ڕقی لە دەستبڕینی دز بێ، ڕقی لە جەڵتکردنی مەشروب خۆر بێ، ڕقی لە جەڵتکردنی زیناکار بێ، لە ڕەجمکردنی بێ ئەگەر هات و زەواجی کرد بێ، ڕقی لەم حدودانەی ئەڵڵا بێ کابرا کە بوهتانەکە بێ هەشتا داری لێ بدرێ، بڵێ دەستبرین وەحشیگەریە نابێ هەبێ. ڕقی لە حکمی ڕیدە بێ کە سەرپەڕاندنە و حاکمی مسلمانان سەری ئەپەڕێنن، بڵێ وەحشیگەریە نابێ هەبێ، بەڵکو ئینسانە بێ ئازاد بێ، ئازاد بێ یعنی با کوفرکە و مرتد بێتەوە کە زەقی نەبێ بەسەریەوە. نابێ دەستی دز ببڕێ یعنی با دزی بکە و کە زەقی نەبێ بەسەریەوە و بچێتە پلە باڵاکانی مەسئولیاتەوە، بۆی دزی زۆرتر کە دوای. ڕێسە دزیەکی بچووکەکە بەشی هەنێکی تیادانێ ئەو هەندە پشتێگرن بەرزترە بێتەوە، دوای دزیەکی ترەگا لەو گەورەتر بەشی هەندێکی تردانێ بەرزترە بێتەوە، دەستی نابڕێ حتا ئەجێتە بەرزترین پلەیت لێوە بۆ خۆی بە ئارەزوی خۆی بە بیرەنەوە دەیبچێت لەوە دەرەچێت لە وەسڵێکا دزی بکە و لە مایافیکە لە بیرەنەوە دایکە. ئەمە بۆ گەشتبەوە قوتی ئەو خەڵکی هەمووی خوارد و ژیانی خەڵکی هەمووی تێکدا تعینات نەما ئیتر ئافرەت دەستی کرد بە لەش فرۆشی بۆ پارە و بۆ سەروەت و سامان و کچانیان بردە دایرەکانی خۆیانەوە بە عەقد و بەچی بە مقابلە و سیڤی پێشکەشکردن و دوای داینپیسیکردن لەگەڵیانە بۆ ئەمانە هەمووی ڕوویدا بەس بڕۆی دەستی دز نەبڕە. لەبەرەوەی حەدە تەطبیق نەکرا، باوەڕ ئەکەن زەلام هەیە ڕقی لەو حەدێ، ئەزانن حەڕەکیەکان سەرە گەورەکانیان ئەیانوت ئێمە دەسەڵات بگرینە دەست لە میسر و لە غەیری ئەویش دەستی دز نابڕین. ئەزانن بۆچی خۆیان بەتەمای دزی بوو، بە دزیشیان کردووە کەشف بوون زۆربیان دوای مردار بوونەوەیە. لەبەرەوە دەستی دز نابڕین لەبەرەوەی خۆیانیان کرد. گنا بۆ تۆ ڕق لەم حکمەیەکە و هەموو بەرەکەتەی تایە بۆ ئەم ئومەتە. ئەگەر دەستی دز ببڕێ ماڵی میلەت بەعەدالەت تەوزیع بکرێ بەسەر میلەتە، خەڵک پەنا باتە بەر ئەو هەموو ناشەرعیە بۆی ماڵی پێپایەکە بە ڕیبا و بە داوێنپیسی و بە چی بە کۆیلایەتی و بە چەورایەتی و بە زەلیلی و بەسەر شۆڕی و چڵکا خواردن بە جاسوسی و بەمانە خەڵک پەنا ناباتە بەرەمانە. بۆیە ئەمە ڕقی لە دەستبڕینی دزە بۆی خۆی دزیەکەی بمێنە، یا ڕقی لە جەڵتکردن و ڕەجمکردنی زیناکارە ئەگەر بێت و زەواجی نەکرد بێ ئەنجا زینای کرد بێ جەڵت دەکرێت ساڵێکیش دوورەخرێتەوە، ئەگەر زەواجی کرد بێ ئەنجا زینای کرد بێ ڕەجم ئەکرێت ڕەجم ئەکرێت. ئێستا ئەمڕۆ خەڵکێک وەکو حکمەکە نەماوە پەک خراوە لا براوە حەدە شەرعیەکە لاش براوە دژایەتیەکە ئەڵێ بوونی نییە بە ناوی ئەمیر و حەمیر و سەرکردەوە. باشە تەفسیرە نووسێتی ئەڵێ ڕەجم ئیجتیهادی ڕەسوڵ الله توانین وەلی نەبێ ئاوا ئیجتیهادی ڕەسوڵ الله ئێستا باسمان کە ڕەسوڵ الله هەرچی وتووە چی بووە وحی بووە ئیجتیهاد بووە وحی بووە ئەوڵە ئیجتیهاد بووە توانین وەلی نەبێ. باشە ئەمە یعنی بۆ ترسێ لە حەدی زیناکار لەبەرەوەی خۆیان تووشی سیغە بوون ئەبێ حەدیان لەسەر تەطبیق کرێ لەبەرەوە ترسن نەبەچی ترسێ. باشە ئەگەر بێت و حەدی زینا تطبیق کرێ لە وڵاتەکە کەس جورئەتەکان مەلها بکاتەوە، ئافرەت جورئەتەکە خیانەتی زەوجی بکە، پیاو جورئەتەکە خیانەتی زەوجی بکە، ئەوانەی و حەدیان لابردووە ئەوانەیان پێخۆشە، ئەوانەی ڕقیان لەو حەدەیە ئەوانەیان پێخۆشە. بۆچێ؟ بۆ خوشک و دایکی خۆشیان تەنانەت، چونکە ئەو حەدانە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرموو فاتیمەی کچم دزی بکات دەستی بڕە، فاتیمەی کچم کە پارچەیە بوو لە جگەری خۆشەویستترین کەس بوو لەلای فەرموو دزی بکات دەستی بڕە لێی قبوڵ ناکات. بەڵام ئەم نە ئەکادیمیانە شێوازی دزی و فێرەکە. باشە جەنابیشێ کوڕ و برازا ئەمەزا و خاڵەزا و پورزا و هەر هەمووی لە چواردەوری دانا و بیپارێزێ بەردەوام بە لە دزی و لە داینپیسی دەستی خۆش بوو. حەدی ڕیدە هەبوایە بەسەر یەکێکا کە کوفرەکە تەطبیق کرایە کەسێ وێرا بێ جوێن بەخوا و پێغەمبەر بن، کەسێ وێرا بێ ڕەخنە لە ئیسلام بگرێ، کەسێ وێرا بێ بڵێ خوانەی پێکاوە من ڕاستەکەم ڕەسوڵ الله نەی پێکاوە من ڕاستەکەم، کەسێ وێرا لە سەردەمی هارون ڕەشیدا دیوانی زەنادقە هەبوو، لە سەردەمی ئەبوو جعفەری مەنسووری شا هەبوو، یعنی وەزارەتی زندیقەکان ئەبێت تەمێکرێن بۆیان نییە لە دینا قسە بکەن و گومڕایی بڵاوکەنەوە. ئەو وەزارەتە هەبوو چەندین کەس تیا فەلاقە کرا و عاقڵ کرا جارێکی تر دەم نەکاتەوە لە دینە گومڕایی بڵاوکاتەوە. یەکێ لەوانە کابرایەکی ڕافیضی شیعە بوو هێنایان، ئەفەرمێ ئەبوو جعفەر خۆی چوێ پێشەوە لێی تحقیقی لەگەڵ کرد، وتی باشە بۆچی قسە ئەڵێن بە هاوڵانی ڕەسوڵ الله بۆ کافریانەکەن؟ وتیان کابرا خۆی اعترافەکەن وتی لەبەر یەک شت ئێمە ناتوانین تانە لە دینەکە بین لەبەرەوەی پێمانەوەن مرتد ومان کوژن، بەس تانە لە هەڵگڕانی دینەکە ئەدەینی درە وەختە خەڵک دینیان لێ وەرناگیرێەوە لە ملیدا ئەبوو جعفەری مەنسوور لەسەر ڕەسڵ چکەوە عینی ڕیدە و کوفر و شیرکە کوا یعنی بام حکمە هەبێت سوودی هەیە با بۆ زێرە باو هەموو مرتدە بگا بە سزای خۆی خەڵک مرتد نابێتەوە ترە ترسێ لە ڕیدە بڵاو نابێتەوە. اینجا بوهتان چی؟ بوهتان چی؟ ئەو کەسەی کە بوهتان ئەکا یا ئەیشیڵێتەوە ئەگەر جەڵت کرێ هەشتادار کەس ئەوێرەی تر بوهتان بکە. ئەزانن ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم لە حادیثەی ئیفکا حەسانی کوڕی ثابتی جەڵت کرد. باشە حەمنەی کچی زەینەب کە حەمنەی کچی جەحش کە خوشکی ژنەکەی بوو، خوشکی زەینەبی کچی جەحش بوو، ئەویشی جەڵت کرد لەبەرەوەی قسەکەی کرد. هەشتا جەڵدەی لێدان هەبێت کە زەیوێرە ئیتر دانیشێ بوختام کە ئاوا بە ئاسانی ئەمڕۆ لەو تۆڕە کۆمەڵایەتیانە ملیاران بوختانە بینی بەس لە کۆمێنتە
حد هر يك توس خلق بجوله انا ببوستي بس انا قلمه لجيريا 2000 بختاني تذكري بو شخصي بوستك اذا سترا اگر حدي بهتان وحدي او افتراء انا هبوا خلقي ولا وابك خلقني ولا وابك اگر حدي مشروب خور هبوا مشروب خانه اكرايو مشروب حلال اكرا ناكرا بو ام حدانا نمان كومالي كافر ومشرك الرقيان ليبو واوش كفر ورديت شنك الرقل لوي الله داي بزان دو ام حدانا الى القران والسنه تعالى